لە کۆنگرەی نێودەوڵەتی وڵاتانی کۆمەک بەخش بە عێراق کە لە شاری واشنگتن بە ئامادەبوونی 24 وڵات بەڕێوە چوو، بەرپرسانی ئەمریکا ڕایانگەیاند بڕی 2 ملیار دۆلاریان بۆ کۆمەککردنی عێراق کۆ کردوێتەوە بۆ ئەوەی لە گەڕاندنەوەی سەقامگیری و ئاسایش بۆ ناوچە کۆنتڕۆڵکراوەکان و یارمەتیدانی ئاوارەکان خرج بکرێت. ئامانجی سەرەکی لە کۆکردنەوەی ئەو بڕەپارەیش زیادکردنی هەوڵەکانە بۆ پۆشڵکردنەوەی ئەو بۆمبانی داعش لە ناوچەکانی ژێردەستی خۆیدا چاندبوونی لەگەڵ هاوکاریکردنی نێتەوە یەکگرتوەکان لە یارمەتیدانی خێزانە ئاوارەکان و جێگیرکردنەوەیان لە ناو شارەکاندا و سەقامگیرکردنی دۆخی ئەمنی ناوچە کۆنتڕۆڵکراوەکان و دابینکردنی یارمەتی مرۆیی بۆ ئاوارەکان و ئەو کەسانش کە پێشبینی دەکرێت لەگەڵ دەستپێکردنی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵدا ئاوارە ببن. لە کۆنگرەکەدا جۆن کیری وەزیری دەرەوەی ئەمریکا ڕێگەیاند ئەگەرچی لە چەند مانگی ڕابردوودا نزیکەی 780,000 هاوڵاتی عێراقی گەڕاونەتەوە بۆ ناوچەکانی خۆیان، بەڵام تا ئێستا نزیکەی 3,300,000 کەس لە ئاوارەییدا ژیان بەسەر دەبن. وتیشی ئاماژ لە کۆبوونەوەکەیان بۆ ڕوبڕووبوونەوە و چارەسەرکردنی ئەو قەیرانە مرۆییە. جۆن کیری وتیشی ئەگەر لە عێراقدا سەرکەوتن بەسەر داعشدا تۆمار نەکرێت، ئەوە هیچ وڵاتێکی جیهان ئارامی بەخۆیەوە نابینێت، چونکە ئەو ڕێکخراوە سەرماندوویەتی کە دەتوانێت لە زۆر ناوچەی جیهاندا هێرش و کاری توند و تیژی ئەنجام بدات. لە لایەکی ترەوە بەرپرسێکی باڵای وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕوونی کردەوە نەتەوە یەکگرتوەکان داوای کردووە لە سەرەتادا 184 ملیۆن دۆلار بۆ ڕوبڕووبوونەوەی قەیرانی ئاوارەکان دابین بکرێت بەر لەوەی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی شاری مووسڵ دەست پێ بکات. لای خۆشیەوە لیز گراندی ڕێخەری پرۆسەمرۆیەکانی سەر بە نەتەوە یەکگرتوەکان لە عێراق هۆژاریدا لەوەی کە بەبێ دابینکردنی پێداویستی بۆ ئاوارەکان سەرکەوتنە سەربازیەکان کاتی دەبن. بەرپرسانی عێراق و ئەمریکا پێشبینی دەکەن شەڕی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ سەخت بێت و قەیرانی سەختتریش بەدوای خۆیدا بهێنێت، بەتایبەت کە بەرپرسانی عێراق مەزەندە دەکەن بەهۆی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵەوە زیاتر لە 1 ملیۆن هاوڵاتی شارەکە ئاوارە بێت. کاروان شەو ماسن NRT